جارێ چارەیەکمان جگە ئاهای لەگەڵ تۆمە ئەمرازەکان لەوێ دانێن بۆ جێبەجێکردنی کارێکی گەورە بیر و هۆشێکی گەورەشمان لێ ببێ. شۆفاری ژولیوس هاتەوە. دێمیسیوس بزان دەتوانی لە کاری ئاگادار بی؟ ئاهای لەگەڵ تۆمە ڕاوەستە ڕاوەستە. بەڵێ قوربان. بەڵێ لەگەڵ تۆمە. بەڵام قوربان من کارم هەیە. کەوایە تۆ دەتەوێت فەرمانی من بەڕێوە نەبەی ها؟ من نا قوربان من لە پێشتا تێنەگەیشتم. من دیتم کە تۆ بە دوای ماکسیمیلیاندا دەچووی. نەخێر قوربان من لەبەر کارێک و بۆ دەرەوەی شار. وا دیارە فایدەی نییە. ئێمەش دەمانەوێت لە خەیانەتی ماکسیمیلیان ئاگادار بین. حتمما تۆش بە دوای ئەم کارەدا دەچووی. دەزانن قوربان من لەلایەن جەنابی جولیوسەوە ڕاست پێدراوم کە بە دوای ئەودا بڕۆ. تۆ دەتوانی بە جێگەی یەک پاداش لە دوو جێگەوە پاداش وەرگری. ئایبی چییە؟ ئایبی نییە قوربان. دەڵێم قوربان بە دوای ئەودا تا کێوی ئەنجلۆس چووم. ئەنجلۆس؟ بەڵێ قوربان کێوێکە لە نزیکی فیلادلفیا. ئەو چووە نێو ئەو ئەشکەوتە. قوربان من بەگوێ خۆم بیستم کە ئەو باسی مەسیح دەکەم. دوعای دەخوێندەوە و باسی دەتوانم بڵێم کە بەس بای قسە بکە. ئەو چی دەکوت؟ باسی خودای تاقانەی دەکرد. ئارام بە. مەسیحیەکان لە هەموو شوێنێکدا هەن. ئەگەر هەواڵ بە ئەو بگاتەوە هەم گیانی تۆ دەکەوێتە مەترسیەوە هەم ئەویش لە چنگمان دەردەچێ. ئێوە دەڵن چی بکەین؟ ئارام ئارام قسە بکە پیاو. بە احتیماڵی زۆر هەواڵگەلێکی هەیە. ئەرێ ڕەنگەوە پڕمەترسی بێ. یانێ جنابی مەکسیمیلیان هەڵدێ؟ بەو هەواڵانە کە ئێمە هەمانە وا دیارە ئەو جێگەیەکی بۆمانەوە نییە. مەگەر ئێوەش هەواڵێکتان هەیە؟ ئەوەی کە من دەیزانم یەک لە هەزاریشی تۆ و ئاغا جولیوس نایزانم. بەڵام من ناوێرم بڕۆم بە گشت ماکسیمیلیاندا. دەزانی کە ئەو زاوای دیوکلیتیانوس و ڕاوێژکاری تایبەتی ئەوە و لە ڕوومیشدا پلە و پایەیەکی پتەوی هەیە. تەنیا کەسێک کە دەتوانێت لە بەرامبەری ڕاوەستێ جەنابی جولیوسەکە هاوماڵی ئەوە. بۆچی ئەمانە بە جەنابی جولیوس ناڵێن؟ ئێوە نابێ بەمانە ڕەحمکەن قوربان. ئەو ساس بینێوە دەڵێن وەرن و شەهادەت بدەن. نا مرۆڤی ئاخڵ بۆ خۆی گیر و گرفت ساز ناکات. بە من بڵێن من جنابی جولیوس ئاگادار دەکەم. بە مەرجێک نەڵێی لە کێت بیستووە. بەڵێنی دەدەم. زۆر باشە. لێرەدا ناتوانین قسە بکەین. سواری ئەسپەکەت بەو بە دوایی مندا وەرە. سەرباز ئەسپەکەی من بێنە. بۆ چییە سواری ئەسپەکەت نابی پیاو؟